بەڕێوەبەتی پاسپۆرتی پارێزگای هەڵەبجە هەر لە 24 ئەم ساڵەوە 2019 کراوەتەوە بەڕووی هاوڵاتیانە بۆی ببن بە خاوەنی پاسپۆرتی خۆیان. ئێمە ڕۆژانە لە 120 بۆ 150 هاوڵاتی بەڕێکەین واتە بن بە خاوەنی پاسپۆرت. دیارە بەهۆی کەمی کارمەندان و بچووکی شوێنەکەەوە لۆدێکی وەکوە ئیزدیحامێکی زۆرمان لەسرە ناتوانین ئەو هەموو هاوڵاتیان ئێستیعاب بکەین لە ڕۆژێکە هەمویان پاسپۆرتیان بۆ بین. لەبەرەوە ئێمە بەرنمەیەکمان داناوە ئەوانەی کە زۆر زەڕورن بۆیان نەکەین بۆ هەمان ڕۆژ ئەوانشی بۆیان نەخینە سەرەوە. ئومێدەوارین لە داهاتووە کە ببین بە خاوەنی کارمەندی پێویست بۆی ئەو هاوڵاتیانە سەرەکانیان دوور نەبێت و ببن بە خاوەنی پاسپۆرت. لە ماوەی مەسێمانگان بە تەقریبی 8300 بۆ 8500 پاسپۆرتمان دەرکردووە واتە 8500 پاسپۆرتی دراوەتەوە بە هاوڵاتیان.